بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین کەمێک جیاواز لە پرسی موچە و بودجە و ئەو بابەتانە گفتوگۆ دەکەین لەسەر مەرجە نوێیەکان یاخود ڕێنمایە نوێیەکانی بەریتانیا لەبارەی کۆچبەرانەوە ئەو کەسانی کە ڕوو لە وڵاتاکەن وەکو دەزانی ژمارەیەکی زۆر بەداخەوە لە هەرێمی کوردستانیشەوە گەنجانمان ڕوو دەکەنە ئەوروپا و بە تایبەت خەونیان بەریتانیا گەشتنە بە بەریتانیا بەڵام بەریتانیا کۆمەڵێک مەرجی نوێی داناوە بە کۆمەڵەیەک هەندێک ڕێکەوتنی کرد بە تایبەت لەگەڵ فەڕەنسادا گفتوگۆ دەکەین لەبارەی ئەو مەرجە نوێیانەوە ئەو ڕێنمایانەوە و ئایا گەنجان ئێمە کە هەر خەونیان هەیە بچنە دەروێی وڵات چی بکەن چ بەرچاوڕوونیەکیان هەبێ و لە چی ئاگادار بن گفتوگوێن پرس و باس و بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فازڵ جەمال شارەزای یاسایی و شارەزا لە کاروباری پەنابەران دکتۆر سڵاو لێبێ زۆر بەخێر بێی سەرچاو دکتۆر با لە مەرجە نوێیەکانی بەریتانیاوە دەست پێ بکەین مەرجە نوێیانە چین؟ بەڵێ خۆی ڕێکەوتنێکی سەرەتایی هەیە لە نێوان سەرۆکوەزیرانی بەریتانیا و سەرۆکوەزیرانی سەرۆکی فەڕەنسا ماکرۆن مەرجەکان ئەوەیە کە ڕێکەوتنێکی سەرەتاییان کردووە لەسەر ئەوەی کە ئەوانەی کە لە فەڕەنساوە بە چوپە بەلەم ئەپڕنەوە بۆ بەریتانیا هەر کەسێک کە لە فەڕەنساوە بێت بە نایاسایی بەریتانیا ئەتوانێت لە ماوەی هەفتەیەکە تا 50 کەسیان بگەڕێنێتەوە بۆ فەڕەنسا بەڵام بەرامبەر بە ئەوە کاتێک کە کەسێک گەڕێنرێتەوە لە بەریتانیا بۆ فەڕەنسا فەڕەنساش ئەبێ بەریتانیا کەسێکی لێوەربگرێت بەڵام چۆن لێوەرەگرێت بە شێوازێکی یاسایی کە دواتر باسەکرێت تا یاسا نەچونەتە وردەکاریەوە واتە وەنین وەن ئاوتی پێوترێ سیاسەتەکە سیاسەتەکەش تەجریبیە جارێ وەکو پایلەت تێوایە سکیمێکە دایانناوە بەڵام جارێ وردەکاریەکە باز نەکراوە کەواتە دکتۆر ینی هەرچەنە هەوڵ بی و خۆ لەو مەترسی ئاوە بی و بڕۆیت و بگەیتە بەریتانیاش ئەو گەڕێنێتەوە مەرج نییە چکە ئەوانەڵێن لە هەفتەیەکە ماکزیمەم 50 کەس 50 کەسە گەڕێنەوە ماکزیمەم 50 کەس بەڵام وەکوتم نەچۆتە وردەکاریەوە شتێ زیاتر شتێکەمتر بەڵێ شتێ زیاتر شتێکەمترە چکە ئەگەر ئێستا مەسیری بکەین لە چەند ڕۆژی ڕابردووە لە دەی مانگ تا سیانزەی مانگ 1372 کەس بە چوپە بەلەم پەڕیوەتەوە ئەگەر تەنها لەو سێ ڕۆژەیە ئەی لە ڕۆژێکە لانی کەم 100 کەس دەپەڕێتەوە ئەگە تۆ حسابی ئەوە بکەی ئەوان هەفتەیەکە 50 کەس ئەگەر ئەم پلانش سەر بگرێت کە من پێم وایە وەکو خۆم وەکو ئەو سیاسەتی تر کە یانویست خەڵک بنێرن بۆ ڕواندا زۆر بە جددیشگرتیان پارێکی خەیاڵیشیان تیا سەرف کرد بنکەشیان کردەوە لە ڕواندا وەزیری هیچ نەتیجەی نەبوو من یەکەم کەس بووم کە لە ڕاگەیانەکانەوە باسم کرد چکە بەڕاستی پرسی پەنابەری سێ شتە کاگرانکۆ یەکەم یاسایە دووەم سیاسەتە سێم مافی مرۆڤە ئەوەی کە لەسەر و هەمیانەوەی مافی مرۆڤە چکە بەڕاستی ئەم پلانە ئەگەر جێبەجێ بکرێت ئەمە جیاوازە لە پلانی ڕواندا ئەمە ناچێت بە پەرلەمانە بڵێن بە پەرلەمانە ناڕوات تەنها لە بینی ئەو دوو کەسەیە ئاکرێت لە بینی ئەو دووڵاتەیە ئاکرێت بەبێ بچێتە پەرلەمان بەڵام ئەبێ ڕەزامەندی دادگای ئەوروپا بۆ مافەکانی مرۆڤ و وڵاتانی ئەوروپا وەربگرێت چکە بەڕاستی سیاسەتی پەنابەری بەدەلەوەی کە بەریتانیا سیاسەتێکی تایبەتی خۆی هەیە لە هەمان کاتیشا سیاسەتێکی تری پۆلسێکی تری ئەوروپا هەیە و دانێکی نێودەوڵەتی ژەیە کە جنیڤە کۆنڤێنشنی 1950 کە پێویستە لە بەرۆی بەریتانیا واژۆی ئەو پەیمان نامانەی کردووە مافی مرۆڤ پێشێل نەکات. باشە دکتۆر کەواتە ینی ئەوە نییە هەرچیەک بڕوا و بینێرنەوە 50 کەس دەنێرنەوە و 50 کەس و مەکزیمان 50 و وەکو تۆوتێ گەری جێبەجێبوونی هێشتاکە لاواسە گەنجانی ئێمە ئەم ماوەیە زۆر ڕوو لەوێ دەکەن بەڵێ ینی بۆی هەندێک بەرچاوڕوونیان هەبێ بەڵێ ینی ئێمە هیوامان ئەوەیە کە هەرێمەکەمان وابێ کە کەس نەڕوا بگرا کۆچی پێچەوانە دروست بێ ئەوانەی ئەوروپاش بگەڕێنەوە بەڵام دوجار خەڵکێکی بڕیاری خۆی دەدا دەڕوا بۆیە بەرچاوڕوونی پێدان بەوان ڕەنگە ئەو کاتە کاری ئەمە بێ چ بەرچاوڕوونیەکیان پێدەدی؟ ئەو ئەزمونێکی ئێمە هەمانە لە دەرەوەی وڵات ئێمە پێش هەموو شتێ هیوادارین گەنج نەڕوات بەڵام بەداخەوە دۆخی گاتۆتە ئاراوە ئەوە لە دەسەڵاتی ئێمانیە و واقعەکە ئێمە باسیکەین ئەگەر بەڕێزێک خۆی بڕیاریاوە ئەم وڵاتە بەجێ بێڵێ با بە ڕێگەیەکی یاسایی بڕوات چکە بەڕاستی ئێستا بەرامبەر بۆی کە هەندێک سیاسەتی دژە پەنابەری هەیە لە هەمان کاتیشە کار ئاسانی کراوە بۆ ئەو بەڕێزانی کە بە یاسایی ڕۆن بۆنە تۆ توانین داوای ویزە بکە ئێستا گەنجێ لێرە خوێنی تەواو کردووە ئینگلیزیە زانێ ئەتوانێت داوای ویزە بکات بڕوا لێوێ بخوێنێ ئەتوانێت داوای ویزە بکات سەردام بکات ئێمە خەڵکە زانین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ویزەی وەرگرتووە ویزەی 6 مانگی بۆ سەردان چۆتە ئەوێ ینی هیچ مەبەستێکی تری نییە سەردانی چەکاو ئەشگەڕێتەوە ئەگەر کەسێک بێ بە یەکجای بڕوا ئەتوانێت لەو ڕێگە یاساییانەوە بڕوا ئەتوانێت بۆ هەندێک کەسەیە پزیشکە هەندێک کەسێ سکیلی هەیە هەندێک کەسێ ئەتوانێت بڕوا لەوێ خوێندن تەواو بکات
تکایە با گەنجان بە ڕێگەی نایاسایی نەڕۆن چکە بەڕاستی ئەگەر تۆ بە ڕێگەی نایاسایی بڕۆیت چەندین سیاسەتی دژ بە پەنابەر هەیە کە ڕەنگە بەسەر تا جێبەجێبێ لەوانە بۆ نمونە دەنگۆی ئەوە هەیە کە یەکێک بە نایاسایی بڕات بەریتانیا دوجار جنسی نەهاتێ یا ئەگە ئەو تا ئێسام سیاسەتە تازەیەگە بە نایاسایی بڕۆی ئەگەری گەڕانەوە تێ وەلەو وەکوتم من خۆم گەشتبینم کەم سیاسەتە جێبەجێ ناکرێت ئەگە جێبەجێش بکرێت سیاسەتێکی تەجریبیە ینی عینەیەک وەرەگرن لە هەموو ئەو خەڵکە زۆرە بەڵام هیوادارین گەنجەکان بە ڕێگەیەکی یاسایی بڕۆن ئەو خۆیان نێنە دەست قەدەر و دەست هەندێک قاچاقچی دولەر و بینەران ساختەچی ئەوانە بتوانن بە ڕێگەیەک بڕۆن کە دوجا بەڕاستی وەکو کوردەکە لە هەردوو جەژن نەبن. باشە گەنجانی ئێمە زیاتر ڕوو لە چ وڵاتە ئێمە دەزانین خەونی زۆربیان بەریتانیا بەڵام ڕەنگە گەشتن بە بەریتانیا تۆزە زەحمەتر بێ بەراورد بە وڵاتانی ئەوروپا چ وڵاتێک گونجاوترە مامەڵی لەگەڵ پەنابەرانە لە ئێستا بەریتانیا وەکوتم لە بەرۆی بەریتانیا وڵاتێک بووە هەمیشە پێشوازی لە پەنابەرانی یاسایی کردووە هەمیشە مافی مرۆڤی لەسەر و هەموو شتێکەوە داناوە هەمیشە کار ئاسانی کردووە بەڵام لە هەمان کاتی وڵاتانی شنگنیش خراپین ئێستا بۆ ئەو وڵاتانی کە شنگنن خەڵکەی بە ڤیزەی شنگنە ڕوا لەوێ ئەمێنێتەوە خەڵکانێکی لەوێ شوێنی خۆی کردوەوە کەنەدا زۆر باشە کەنەدا پرۆگرامێکی هەیە کە ئینسان ئەتوانێت بە شێوازێکی یاسایی تەقدیم کات دکتۆر لەوتری ئەوەندە گرانیە خەڵکی ئەوێ خۆیشیان کۆز دەکەن کەنەدا زۆر گرانیە وڵاتانی ئەوروپاش بەریتانیا لە 2009 کە کۆڤیداتۆ تا ئێساش ناتوتەوە سەرخوی ئەو سیاسەتانێکی ئێستا دەریەکە لە بەروی ڕەئی شەقام زاڵە بەسەر حکوومەتی بەریتانیایە بەسەر کێستامە و بەسەر حیزبی لێبەرە ئێستا ریفۆرمەکان ناجل فەرەج و ئەوان لە ئەنجومەنی بڵین لە ئینتخاباتی ئەنجومەنی شارەوانیەکانە لە مانگی پێنج بردیانەوە ینی چەندین شارەوانیان بردوێتەوە بۆ خۆیان زیاد لە 10 شارەوانیان کۆنتترۆل کردووە ئەمانە بۆتەوەی ئەوەی کە خەڵک ناڕازیە لە بەرۆی کێشەی خانوبەرانەیە کێشەی داراییانەیە کێشەی پەروەردەیانەیە کێشەی نەخۆشخانە و تەندروستیانەیە ئەمە هەمووی دەراویشتە ئەو قەیرانە زۆرانەیە کە لە کاتی کۆڤیدەوە بەریتانیا حکوومەتی بەریتانی نەیتوانیوە قەرەبووی ئەوە بکاتەوە گە تۆ سێری بکەی پەنابەر بۆچی خەڵک ناڕازیە لەوەی کە پەنابەر بێ بۆچی خەڵک دەنگیا بە حیزبێکی وەکو ریفۆرم لە بەرۆی کە ڕازڕە و دژە پەنابەرە لە بەرۆی لە مانگی دوانزەی پارە 110,000 پەنابەر لە وتێلێکە مەصرفی کێشراوە یعنی 110,000 تۆ حسابی کە تۆ عیلەیەک لە وتێلێکا بێ هەر خۆ جەناب لەوانێت چوبێتە ئەوروپا شێک لە وتێلە بمێنیتەوە چەند سەرفەکەی حسابی کە بە 2 ساڵ خەڵگە بۆ لە وتێلا بووە بە چەندین مانگ خەڵگە بۆ لە وتێلا بووە هەموو شتێکی لەسەر حکوومەتەکە لە چاویلکەوە لە فەحسی دانەوە لە فەحسی پشکنینی گشتی پزیشکیەوە لە خانوبەرەوە لە هەموو شتێک خوێندنت خواردنی ڕۆژانت سێژەمە چەندین سەپلیمنتەری تر هەیە حتا کۆلێجەکەشت ئەمە هەر هەمووی بە خۆڕایی و لەسەر حکوومەتە بۆیە حسابی ئەوە بکە ینی سیرەکەیت لە تا کۆتایی مانگی سی ئەم ساڵ لە 12 مانگی ڕابردووە 38,000 پەنابەر هاتوتە ناو بەریتانیاوە لە ڕێگەی چوپە بەلەمەوە کە 12 مانگی ڕابردوو 12 مانگی یانی پێرارگە حسابی بکەیت تا ئەو تا کۆتایی مانگی سێ 21,000 ینی 7,000 کەس زیاتر هاتوو لە ماوەی ساڵێکە ئەمە ڕۆژانە زیاکات هەر ئێستا گەسی بکەی زۆرینەی خەڵک کە ڕوو لە بەریتانیاکە عێراقیە بەگەشتی و کوردی خۆمانە ئێستا لەم چرکە ساتەیەکەم لەگەڵ جەناب تا قساکەم بە دەیان گەنج بەنیازم بڕۆن بە سەدان گەنج شەوانە خەون بۆەوە بینن کە ئەم وڵاتە بەجێ بێڵن بەریتانیا هەمانگێکە لەگەڵ حکوومەتی عێراق چوپە بە لەمانە شەڕۆن کرد زۆر وێنەکەی لە پشتی تۆ دەرێت بەڵێ زۆربەی بەوە ئەڕوا بەداخەوە زۆربەی بەوە ئەڕوا لە بەرۆی من وای ئەبینم کە ڕێگایەکی خێرا و هەرزانە و کۆنتترۆلی زۆر مەترسیدارە من وەکوتم چەندین ڕێکخراوی مافی مرۆڤ هەن لەوێ چەندین ڕێکخراوی کریسیان هەن لەوێ کە هاوکاریانەکەن ئەجنا خۆ چەندین جار ئەو کەمپانەی کاڵاس و دانکی خۆوانە داخراوە چەندین جان پۆلیس و ئەوانە کۆنتترۆلیان کرد بەڵام لە بەرۆی چەندین ڕێکخراوی مرۆڤ دۆستەیە لەوێ ڕێگە نایان بە پۆلیس کە دابخرێ کە داژ ناخرێ خەڵک لە هەموو ئەوروپا ڕۆکاتە ئەوێ و ڕێەکەون بە چوپە بەلەم بە چەند ساعتی ئەگاتە بەریتانیا ژمارێکی زۆری کۆچبەر و پەنابەرەوەش لە جەنگەڵەکانی فەرەنساشان ماونەتەوە کە ناپەڕنەوە ئەو بەر ناتوانن بپەڕنەوە ئەو بەر بەڵێ لە بەرۆی وەک خۆ دەزانی هەندێک جار شەپۆلی دەریا هەیە هەندێک جار خەڵک پارەی پێنیە هەندێک جار بەڕاستی خەڵک غەدری لێکرێت لە بەرەوە گەیشتن بە دانکی خوو بە کاڵاس کۆتا منزڵ نییە تۆ لێەوە کێشەکانە دەست پێەکە لێو ئەبێت لەگەڵ قاچاقچیە ڕێ بکەویت بزانین چۆن تۆ ئەگەێنێت بە چ ئالەتێت و ئەگەێنێ حتا چەندین فرت و فێڵێکری ئەگەر نازام جەنابەت ئاگدار بی لەماوە من لەسەری شمنووسی خێزانەکان ئەچوو مناڵەکانیان بەجیانەرد سیاسەتێکیان دۆزی بۆ من ناڵێم کورد تەمان
ئەنواع خەڵکی لێلەوە ئەچوو مناڵەکانیان بەجیان نەڕایان خسە سەر چووپە بەلەمێ کە ئەگەشتە بەریتانیا داوایانە کرد کە لە ڕێگەی ڕێکخرا و سۆشیالوانەوە داوایانە کە خۆشیان جۆینی مناڵەکانیان بن بەڵام دوجار دادگای بریتانی بڕیاریە هەر مناڵێک بەجیا بەبێ دایک و باوکی بکاتە بەریتانیا بیانگەڕێنەوە بۆ فەڕەنسا خەڵکیشیان گەڕانەوەتەوە مناڵی بچووکیشیان گەڕانەوەتەوە لە بۆی هەستیان کردووە کە ئەمە سیاسەتێکە و پەنابەر بەکارێنێ بۆیە شتەکە زۆر لەهۆ گەورەترێکە ئێستا من و تۆ باسی بکەین چەندین ڕەهەندی هەیە ئەم پرسە و چەندین سیاست پەیڕەو ئەکرێ بۆی کە دژی ئیممیگریشن من دژی کۆچ و پەنابەری بن بۆی کە ڕێی شەقامی خۆیان چکە بەڕاستی دوجار ئەمە سیاسەتێکە پارتی دەسەڵاتدار کە لی بە پارتیە لە حکوومەتە ئەم جارە کە ڕەنگە 2028 انتخابات بکرێت ڕێی زۆرینەی خەڵکە ڕێی حیزبی ریفۆرم خۆشیەتی کە ئەم جارە لی بە پارتی ئیدۆڕێنی و ریفۆرمی باتەوە کەواتە خەڵک لەگەڵەوە تونتر بن لەگەڵ پەنابەرانە خەڵک لەگەڵ ئەوەیە کە ڕێو شوێنێ بگیرێتە بەر ینی هیچ معقول نییە لە ماوەی 3 ڕۆژاوەکو باسم کرد ئەو هەموو خەڵکە بە چووپە بەلەم پەڕێتەوە لە کاتێکا کە بە مەلاین پاوەن و بە مەلاین یۆرۆ سەرفەکرێ ینی هێزی هاوبەشی نێوان فەڕەنسا و بەریتانیا هەیە چەندین خەڵگەیە لە یوکەی بۆردە ئیجنسی ئاژانسی سنوور بەریتانیا ئەمانە پارێکی خەیاڵی سەرفەکرێ بەڵام ئاکامی نییە ینی هیچ شوێنی دیار نییە پارەکە خەڵک داوای ئەوواکات دکتۆر ئێساندێک کوردی خۆمان فێربوون لە لیبیاوەڕۆن قاچاقچیەکان دایان خەڵەتێنن لە لیبیاوە دەڕۆن بەرەو ئیتاڵیا و بەڵێ ینی ئەوەش دەڵێن ڕێگەیەکی زۆر مەترسیدارە جا لیبیا کە دەستگیریان دەکا بە تۆمەتی داعش و بە تۆمەتی تیرۆریستی ئەوانە دەیان خاتە سزنەوە ئەو ڕێگایە زۆر دەمێکە هەیە ئەو ڕێگایە هەرزانە خەڵکە چێتە لیبیا تا لیبیا ئاسایی ئەڕوات لێشەوە ئەڕوا هەتاوەکو کەنارەکانی ئیتالیا تامان لێش پەنجەمۆرەگرێ خۆی کە ئەڕۆیتە بەریتانیا تۆ دیسان پەنجەمۆرتە ئەزانن کە بەپێی قانونی جنەفی 1950 و بەپێی قانونەکانی ئەوروپا کە ئێرۆدایتە هەیە تۆ پەنجەمۆرەکە دەچێتە ئێوە ڕەنگە کەشف بێت کە کەشف بێ هەستەکەن تۆ لە وڵاتێکی ئاراما بوویت وڵاتی سێمی پێوترێ لەوێشا دیسانەوە جارێکتر من داوا لە گەنجی خۆمانەکەم ئاگیان لەو خاڵش بێ وەلو ئێستا خۆ برگزت هەیە بڵین بەریتانیا تۆتە دەرەوە لە یەکیتی ئەوروپا بەڵام زۆر جار ئەو پاکێجە هەر کەشفە بێ ینی کە کاتی تۆ پەنجەمۆرە کەشە بوو خەڵکانێکی چەندین ساڵە لە بەریتانیا تا ئێستا هیچیان بۆ نەکراوە ئێستاش سیاست گۆڕاو لە ناو خۆی بەریتانیا ئیشی ڕەش مەمنوعە ئەگەر جوابت نەوێ بۆت نییە بخوێنی بۆت نییە زەواجکەیت بۆت نییە سەفەرکەی بۆت نییە خانوو بەکرێ بگری بۆت نییە ینی زۆر سەرتا ڕۆ چۆن مامەڵەی لەگەڵا ئەوەن کە سەرەتا ئەڕوای یاساییە کە سەرەتا ئەڕۆیتە ئەوێ مادام ئەچیتە ناو سیستەمەکەوە خانوت ئەدرێتێ ڕۆژانە پارەت ئەدرێتێ خواردن تەدرێتێ هەندێک کەس لە وتێل دایانێ هەندێک کەس خانووی ئێنێ خەڵکەیە شوقی ئێنێ خەڵکەیە خانووی هاوبەشی ئێنێ خەڵکیشێ ئەگەر تۆمەتێکی لەسەر بێ یاخود پێشتر لە بەریتانیا بوو بێت پێشێکە بوو بێ لە بنکەکانی گرتن و گواستنەوە دایانێن ئەو دوجار پارێزەرێکی خۆڕایت بۆ ئەگرن پارێزەریش بە خۆڕایە لەسەرەتایە خوێندن بە خۆڕایە سەرتا زۆر باشە بەڵام ئەگە دواتر تۆ کەیسەکە ڕفسکرایەوە جارێکی تر چانس دێنێ ئەچیتە دادگای کۆچ و پەنابەری کە پێوترێت ترایبیونەڵ مەحامی و بارستەر و هەموو شتێکت بە خۆڕایی بۆ دابینەکرێت تەمەەن بێ خۆشت هەوڵ بێ لەگەڵیا چکە بەر ناکەوێت دوای ئەوە ئەگەر لە دادگای کۆچ و پەنابەریش کەیسەکەت ڕەت کرایەوە جارێکی تر بۆت هەیە کە خاڵەکان بەسریا بڕۆی تۆ بچیتە دادگایەکی ترەوە ئەگەر لە دادگاکەی تریش تاوە هین بووی ئەو کاتە دیسانەوە چانسێکی تر دێکە پێوترێ چەندین جارێک چوارجار بەڵام دوای ئەوە کە هەموو شتێک ئەمە لە چەند ساڵە تقریبن بۆ سەرەتا کە ئەچیتە ئەوێ ئێستا تۆزێ خێراکراوە پرۆسەکان دوای کۆڤید ئەو فترێ خەڵگە بوو 2 ساڵ و نوێ لێ و هیچ لیان ناپرسی ئێستا خەڵگەیە 3 مانگە لەوێ چاوپێکەوتنی بۆ دانراوە چاوپێکەوت بۆ لە بڕووی کە کۆستەکە کەم بکەنەوە چکە تۆ لە وتێلای شەو ڕۆژ پارەت بۆ درێ بەڵام کەم بێت بەڵێ کاتێک کە تۆ مقابلە ئەکری بەبوون و نەبوون تۆ ئەبێ ئەو شوێنە چۆڵکەی بۆن ئەگەر جواب وەرگریت ئەبێ ئەو شوێنە چۆڵکەی لەماوەی 28 ڕۆژە ئەگەر کەیسەکە شەڕەت بکرێتەوە ئەبێ دیسانەوە جارێکی تر تۆ ئەو شوێنە چۆڵ بکەیت و بڕۆی خۆت هینی خۆت بکەیت شوێنی خۆ دابین بکەیت باشە دکتۆر ئێمە جۆرێک نەوێ بە هاندان بەڕاستی بەڵام مامەڵەیەکی زۆر مرۆڤانەیە لەگەڵ زۆر کەسانەیە ئەگەر وەڵامی نەبوو ئایا زۆرینە وەڵام دەدرێنەوە بە قوبوڵکردن یان ڕەوز دەکرێن ئەو سیستەمەی کە بەریتانیا هەیەی تقریبا وەکو سیستەمی وڵاتانی تری ئەوروپاوە بەڵام تۆزێک جیاوازترە لەوەیە کە تۆ کاتێک حکومت وەرد ناگری کەیسەکەت ڕەتەکاتەوە ئەچیتە بەردەم دادوەرێکی بێلایەن لە دادگای کۆچ و پەنابەری کە پێوترێت ترایبیونەڵ دوایەوە پێوتری ئەپە ترایبیونەڵ تۆ ئەچیتە بەردەمی دادگایە کە ئەو هیچ عیلاقی نییە بەسەر حکومەتەوە
هیچ لایانی تۆژ ناگرێت تەنها گوێ لە کەیسەکە دەگرێ ئەگە بزانێ لە چوارچەوەی یاساکانی مافی مرۆڤایە گەڕانەوەی تۆ بۆ وڵاتەکەی خۆت بۆنە بۆ عێراق بۆ هەر نۆزەم حافزەکەی بە هەڵەبجەشەوە ژیانی تۆ لە مەترسیە ئەبێت تووشی سوکایەتی و کوشتن و بڕین و ئەشکەنجە ئانابیت ناچارە کەیسەکەت پەسەند کە هەندێک جار جوابی ئینسانی دەیاتی لە بەرۆی بۆن لە کاتێکا کە تویت ناوچەکەی تۆ ناوچە دابڕێنراوەکانە لە ئێستا کێشەیتیایە گوندەکەت چۆڵ کراوە هەشتی شعبیتیە تۆ کوردی بەڕەگەز بنێتەوە جوابێکی کاتی تێنێت بە درۆەکەن دوو لە ڕووی تەنابتوینێران ئینسان کە بوو بە قازی تۆ مامەڵە لەگەڵ یاسایاکەیت لەگەڵ ئەرزی واقعە ینی شتێکی پێوترێ مزلاقیت لەوێ زۆ گرنگە بەڵام دوجار ئەوان گەورەتر بیرەکەنەوە لەوەی کە ڕەنگە مرۆڤێکی ئاسایی بیری لێ بکاتەوە چی وا لە گەنجێکەکات هەستێ لە ئەفغانستانەوە بە یەخت بڕوە خۆی باتە دەست قاچاقچی بەسەرما بەگەرما بڕوات لەوێ لەو بێکەسیە بەبێ ناز بەبێ خواردن حتا جەوەکەی حتا ئینەکەی چی واکە کە ئەم گەنجە بڕوات داوای مافی پەنابەری بکات ئەوان ئەومان نەروایە ینی وابیرناکەنەوە نەبڵێەوە حکوومەتانەیە تا حکوومەتەکەتان دەڵێ وەرزەی خەڵکەکەم باشە حکوومەت هەیە تێرێم وا دەڵێ بەڵێ حکوومەت هەیە بەڵام تۆ وڵاتت نییە تۆ قوارەیەکی لە چوارچێوەی وڵاتێکا کە پێوتری عێراق کە سەر لە بەری کێشێ لە وێبسایتی وەزارەتی دەرەوەی بەریتانی ئەڵێ ئێمە بە توندی ئامۆژگاری هاوڵاتیانی بەریتانیەکەین کە سەردانی ئەم شوێنانە نەکەن ڕەنگە زۆر جار عێراقە ئەگەر جەنابە بخوێنیتەوە عێراقیشی هەرێ کە ئەو بە هاوڵاتی خۆی بڵێ سەردانی ئێوەمەکە کەواتە ئەو شوێنە لە مەترسیە بڵێ ئەنج شوێن تا شوێنیش فەرقەکە کەیسا کەیسیش فەرقەکە هەیە بۆ نمونە کچێکە ڕای کردووە لێرە معڕەز بوو بۆ کوشتن خەڵکانێکەن لێرە کێشێکی کۆمەڵایەتیان هەبووە لەوێ ئینسانی تۆ مافی خۆت ئەم شتت هەبێ بەڵام لە چوارچەوەی کۆمەلگاکەی خۆت ئادابوونەریتەکەت ڕێگەت پێنایە ئاینەکەت کللتورەکەت ڕێگەت پێنایە بگەڕیتەوە ژیان دەکەوێتە مەکسەوە ناچار ئەوان کۆمەڵایەتی زیاتر بڕوا پێ دەکەن دەبێتە جێگەی قەنەعاتیانیان کێشەی هەموو کێشەکان خەڵکانێکگەن کێشەی سیاسیانێ خەڵکایگەن کێشەی عشاریانێ و خەڵکانێکی ژەن هەردوو کێشەکانێ خەڵکەیەکی تێوەگلاوە لە کێشەیەکەوە خەڵکەیە داواکراوە بە تۆمەتێکە ئەسڵەن نەیزانیوە تێوەگراوە ئەمانە هەمووی ئەگەر بسەلمێنرێ بەڵام دوجاریش لەوەکو وتم خەڵکەیە لەوێ فرێشکلەی مەکاتەوە منە داوایەکی تازە پێشکەشەکە ئەبێ بە چالاکوانی سیاسی لە بەریتانیا قسە ئەکا پۆستە نووسێ شت بڵاوکاتەوە بە حکوومەتی بەریتانیاڵێ من لە ئێستا چالاکوانێکی سیاسیم تهدید کراوم لە ڕێگەی سوۆشال میدیاکانمەوە تهدید کراوم خەڵکانێک تهدیدیان کردوم کە ڕەنگە بگەڕێمەوە نەتوانێت ژیانم پارێزراوێ ئەوانش هەیە هەندێک جار سیاسەتی تایبەتی شێبەوە بە عێراقی بە کوردستان ئەڵمانیا چۆنە کوردێکی زۆر ڕوو لە ئەڵمانیا دەکەن یاساکان نێوێ بەرامبەر بە پەنابەران چۆنە ئەڵمانیا جیاوازترین ئەپدەیتەکان بەڵێ ئەڵمانیا جیاوازتر لە بەریتانیا ئەڵمانیا سەرەتا کە ئەچیتە ئەوێ سیاسەتی ئیندەکشنی هەیە یاواتە سیاسەتێکی هەیە ئەوێ تۆ ئینتیگریشن بکە یاواتە ئاوێزان و ئاوێتی کۆمەلگاکەتەکە لە ڕێگەی زمانەوە لە ڕێگەی دابوونەریتەوە سەرەتا فێرتەگا سەرەتا نایڵێ هەموو شتێ بکە وەکو بەریتانیا نییە بەریتانیا ڕاستە لە وتێلا داتەنێ بەڵام تۆ سەرەتا شەوانە بۆت نییە وتێلەکە بەجێبێڵی بەس دوای فترێ ئەتوانی شەوانەش بەجێبێڵی بەڵام ئەڵمانیاوانی ئەڵمانیا سەرەتا فێری کۆمەڵی یاساتەکە فێری زمانتەکە وردە دوای ئەوە کارتی ئیشتات ئێستا لە بەریتانیا کارتی ئیش نەماوە مەگەر کێسەکە و دوا بکەوێت کە کێسەکەشی دواکەوت ئەو کاتە کاتێکی ئیشتاتێ مەرجدارە بووین و سیوی بۆڵدی کردووە هێڵی بەژێراینە ئەڵێ تەنها بۆ دەی ئەم ئیشانە بکەیت بە دەر لەو ئیشانە نایاساییە و دوو جار سزادرەی لە بەرۆی خۆی داوای کارتی ئیشت کردو خۆ دەزانین کە ئەمە نایاساییە ئەڵمانیا بەڕێی من سیاسەتەکەی لە ڕووی پەروەردەکردنی پەنابەرەوە باشترە بەڵام دوجاریش بۆ پەنابەری خۆمان و بۆ کورد هەم زمانەکەی ئاسانترە بەریتانیا هەم کوردێکی زۆری لێە ئەوەی کە تۆ بتەوێ لە کوردستان هەبێ لە بەریتانیاشێ لە مزگەوت لە شوێنی پەرزگا لە شوێنی بازارکردن لە ئاهەنگ و لە بۆنەکانە لە هەموو شتێک هەیە لە بەریتانیا دکتۆر بە پێ ئەزمموی خۆت بە پێی شارەزایید لە پرسی کۆچبەران لە بەریتانیا و لە ئەوروپاش بە گشتی چی بە گەنجەکانمانەڵی نەچڕوێکەوە ینی من پێم خۆش نییە بۆی کەسێک بڵین چی ئامۆژگاریەکیان دەکەی بەڵام چ بەرچاوڕوونیەکیان پێدەدەی ئەوانەی کە بەنیازن بڕۆن ینی ئایا پێیان دەڵێی مەڕۆن بمێننەوە من یانم نیە ئامۆژگاریان بکەم و ڕەنگە ئیشی منیش نەبێت بە خەڵک بڵێ بەڵام پێم وابێ ئێستا خەڵک خۆی ئاگادارە ئێستا سوۆشەڵ میدیایە خەڵک
ئێمە زمانی خۆی کە لەوێ بووین برادێکمانە ڕۆیشتەوە نامەیەکمانە نووسی ئەمانە وەساین تا جوابی و نامەی بوێنینەوە ئێستا خەڵک من و تۆ لێرە قسە ئەەکەین خەڵک لە بەریتانیا ئەمان بینێ ڕاستەخۆ لە کوردستان ئەمان بینێ بەڵام ئەوەی کە ڕەنگە دەرک بۆنەکە من وەکو هاوڕێک پێڵم هەر بە ڕێزێک بەنیازە بڕوە بە دوو جار بیری لێ بکاتەوە بەڕاستی جاری وایە بەم نەڵێن بەریتانیا خۆشە ئەوروپا خۆشحاڵم هەتا نەچیتە ئەوێ خۆت لەوێ نەبیت فترێک نازانی چۆنە خەڵک هەبووە چەندین ساڵ ویستێتی بڕوە بەڵام ویزەیەکی وەرگتۆ چۆتە ئەوێ مانگێ لێەوە بە گەڕاوەتەوە توێتی وەڵی قەت ناچم بۆ ژیان نامێ لێم خەڵکانێکە بۆ تامەزرۆ بۆ بڕوا لێ بژی کە چۆتە ئەوێ دوای فترێک گەڕاوەتەوە خەڵکە بۆ خانی فرۆشتەوە مەڵکی فرۆشت و وازی لە ئیشوکاری ناوە ڕۆشتۆتە ئەوێ دوایی گەڕاوەتەوە خەڵکی بە پێچوانەوە خەڵکی نردویانەتەوە لێرە خۆی پێنەگیراوە گەڕاوەتەوە ئەوێ لەبەرەوە هیوادارم لە کوردستانە زمینە سازی بکرێت ژیان خۆش بێت موچە هەبێت گەنجیش ئەو تمحانەی هەیەی ئەو خەونانەی هەیەی بێتە دی بڕوات کە ئەژڕات هیوادارم بە بەرنامە بڕوە من تەنها مەبەستم ئەوەیە خەڵک بەرنامەی هەبێ لە ژیانی خۆیان کە تۆ ئەڕۆی بۆچی ئەڕۆی من پرسیار لە خەڵکەکەم بۆچی ئەڕوات ئەگە بۆ خوێندن ئەڕوات با بە ڕێگایەکی یاسایی بڕوات ئەگەر هاوسەرگیری کردووە با پێشتر دراسی بکە بزانێ ئەتوانێت لەگەڵ هاوسەرەکەیە لەوێ هەڵکات بزانێ ئەو ژیانەی کە بۆی باسکراوە فعلەن وایە ئەو یاسانی بۆی باسکراوە فعلەن وایە کە خەڵک لێرە بۆ نمونەوە هەستەکە ئینتیباعێکی هەیە لە ئەوروپا تۆ پارە هەڵڕژاوە کاگڕانک و ڕەنگەوانە بێت چکە بەڕاستی ئەو ماندووبوونەی کە گەنجێک لەوێ ئەیکات ڕەنگە ئەگەر لێرەش بیکا دەرفەتی کاری هەبێت بە هەمان ئینی ئەوەی دەستکەی بەڵام من یەکش دەڵێم زۆر $20,000 دەبێت سەرفکەی لەو ڕێگەیە $20,000 و $30,000 لێرەش دەتوانێت بە 2 ساڵیش پێی ناکەیت تۆ لێ ئەگەر ئیشی سپیش بکەیت ئەگەر تۆ زۆر متەمەکینیش بوویت سەحەتی شێ باش بێ بەڵام من یەکش دەڵێم ئەمە زۆر بە سەراحەت هێڵێم من وەکو خۆم شکۆم هەیە لەوێ یاسا پارێزگاریم لێ کات احترامم هەیە من خۆم وایە بینم ڕەنگە زۆربەی برادران پێکەنین یان بەم قسەیە بێ بەس من خۆم وایە بینم کە جیاوازی من نییە لەگەڵ سەرۆک وەزیرانی بەریتانیا لە ڕووی یاساوە جیاوازی ناکەم من تا ئێستا ئەو جیاوازم نەبینیوە لەوێ فەردانیەت هەیە ئیندیڤیدوەلیزم هەیە لەوێ لە زۆر ڕۆوە ئینسانانە بیرەکەنەوە جیاوازیەوە ناکەن کاگرانکۆ سەری ڕەشە کووردە خەڵکی ئێرە نیە ڕاستە لێرە لەدایک بۆ بەڵام هەر سەری ڕەنگە لەسەر ئاستی تاکە کەسی منتیقە تا منتیقە خەڵک دووچاریەوە بوو بێت ڕەنگە خەڵک 100% ئەو ڕای منی ڕەتکاتەوە بەس من خۆم تا ئێستا واژیاوم لەوێ کە بەڕاستی زیاد لە حد مرتاح بووم لە بەرۆی کە ڕێزم گیراوە یاسا سەروەرە لەوێ عەدالەت هەیە ئەوەی کە خۆت ئەتەوێت کار ئاسانیت بۆ ئەگرێ بەرنامەشی هەبێ بۆ جێبەجێکرێت لێرە بەدەیان بەرنامە دەبێت ڕەنگە بۆ جێبەجێ سپاس دەکەم دکتۆر زۆر بەڕێز دکتۆر فازڵ زەمان شارەزای یاسایی و شارەزا لە کاروباری پەنابەران سپاس دەکەم.